داگیرکردنی عێراق لە ساڵی 2023دا و گۆڕینی سیستمی دەسەڵاتەکەی لێ پێکهاتەیەکەوە بۆ پێکهاتەیەکی تر کە باڵیۆز پۆل بریمەر وەک دەستکەوت ئاماژەی پێدەدات، نەک وەکو ئەوەی کە ڕاستیەکی حاشا هەڵنەگرا کە ئەو کردەیە عێراقی کردە وڵاتی ململانەی پێکهاتەکان و جەنگی تائیفی و گەندەڵی سیاسی و ئابووری و نمونەی فەشەلی کاتژێڕی. گەرچی لە دوای ڕوخاندنی ڕژێمی بەعسەوە ئەمریکا هەژمونێکی گەورەی بەسەر عێراقدا هەبووە، بەڵام بەهۆی بربەرەکانی جەماوەری بەرامبەر داگیرکاران هەروەکو نەتەوە یەکگرتوەکان ئەو پێناسەیدایە کردەکەی ئەمریکا لە عێراق و کاردانەوەکانی پەیدابوونی ڕێکخراوی قاعیدە و دواتریش داعش و ئەو پەیوەندیە مەزهەبی و کۆمەڵایەتیەی لە نێوان ئێران و پێکهاتەی شیعەی عێراق و پارتەکانی ئۆپۆزیسیۆنی ڕژێمی پێشوودا هەبوو. هاوپەیمانیەکی ناڕاگەیاندراو بۆ جەنگی دژەتیرۆر لە عێراق، ئەمریکا و ئێراندا لە سەر گۆڕەپانی عێراق پەیدا بوو کە لە ئاکامدا ئەوەش بووە هۆکاری هەژمونێکی سیاسی و سەربازی گەورەی ئێران بەسەر کۆی سیستەمی سیاسی عێراقدا کە لە سەردەمی بۆش و ئۆباما و تەنانەت ترامپیشدا بەردەوام هەبووە و واشنتۆن بەبێ تاران نەیتوانیوە بەرنامەکانی لە عێراقدا جێبەجێ بکات. لە دوای هاتنی داعش، هەژمونی کۆماری ئیسلامی ئێران بەسەر دامەزراوەی سەربازی عێراقدا دیاردەیەکی بەرچاوە. ئەوەش لە دوای پێکهێنانی دەستەی حەشتی شەعبی لە ساڵی 2014دا بە فتوای مەرجەعی گەورەی شیعەکان ئایەتوڵا سیستانی کە 67 گروپی لەژێر ئەو ناونیشانەدا کۆ کردەوە، بەڵام بە بەرنامە و ئاراستەی جیاواز کە بەپێی راپۆرتە جیهانیەکانی مافی مرۆڤ ئەو گروپانە دەیان پێشێلکاری و تاوانی دژ بە مرۆڤایەتیان لە دژی خەڵکی سڤیل و بە پاڵنەری تائیفیانە ئەنجام داوە. مستەفا کازمی بەپێی یاسا فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە کە نەک هەردەبێت دەستەی حەشتی شەعبی لە ژێر ئاراستەی بڕیارەکانیدا بێت، بەڵکو دەبێت لە چوارچێوەی یاسای عێراقدا بجوڵێتەوە و نابێت ئەو گروپانەی کە لە ژێر سیستەمی یاساکانی وڵاتدا کار دەکەن فەرمان لە دەرەوەی فەرماندەی هێزە چەکدارەکانە وەربگرن. تیۆری یاسایی حەشتی شەعبی بەو شێوەیە، بەڵام ڕاستەکان شتێکی ترمان پێ دەڵێن کە بەشێک لەو هێزانە بە پێچەوانەی بەرژەوەندی و ستراتیژی حکوومەتی عێراقەوە ڕەفتار دەکەن کە ئاسایش و سەقامگیری هاوڵاتیانیان خستۆتە مەترسیەوە. گەرچی پێشتر سیاسەتمەدارانی تایفی عێراقی خواستی ئاشتیانەی پەناگیری جەماوەری سێگۆشەی سوننەیان بە تۆمەتی تیرۆری خەڵتانی خوێن کرد، بەڵام دوجار هەمان پەتای گەندەڵی کە جەماوەری عێراقی گرتەوە بازنەی خۆپشاندانەکانی گوێزایەوە بۆ پارێزگاکانی ناوەڕاست و باشووریش. بەڵام هەندێک لەو گروپانەی حەشتی شەعبی ئەو جوڵانەوە ئاشتی خوازانەیان بە پیلانی زایونستی ناوبردوو لە ڕوبەڕووبوونەوەیدا بە هەزاران کەسیان کوشت و بریندار کرد. بۆیە هاتنی کازمی لە دوای 6 مانگ لە قەیرانی حکومەت هیوایەکی بۆ خۆپیشاندەران گێڕایەوە کە ناوبراو بە پێی بەڵێنەکانی ئەو گروپانە کۆنتڕۆڵ بکات و عێراق لەو پاشا گەردانیە ڕزگار بکات. بۆیە هێرشە ئەمنیەکەی پێنجشەمەی ڕابردوو بە فەرمانی کازمی و دەستگیرکردنی 12 کەس بە تۆمەتی تیرۆر خاڵی وەرچەرخانە بۆ سەرۆگۆزیران و توانای جێبەجێکردنی بەڵێنەکانی. ڕۆژانی داهاتوو سیمای ڕاستەقینەی ئەو ململانیە دەردەخات کە نایەرانی کازمی بڕوایان وایە ناوبرا و ناتوانێت پێچەوانەی شەپۆلەکان مەلە بکات.